لەسەر پرسی هێرشەکانی ئێران بۆ بنکە و بارگای حیزبەکان لە ناو هەرێمی کوردستاندا بە دیاریکراوی ئەو سنوور بەزاندنەی کە وڵاتی ئێران بۆ ناو خاکێرەمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەستی پێ کرد و تا ئێستاش هەم ئێران هەم تورکیا هێرشەکانیان بە سنوورەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. دیارە دوێنێ جینین پلاسخات لێدەی تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئیدانەی ئەم هێرشانەی ئێرانی کرد و باسی لەوە کرد کە پێویستە ئەم هێرشانە بە زووترین کات ڕابگیرێت. لە هەمان کاردا وابەستە بەم هێرشانە خۆپیشاندانەکانی ئێرانیش تا ئێستا بەردەوامی هەیە. شەقامی ئێرانی ڕۆژ بە ڕۆژ وتار و دروشمی دیکە سەبارەت بە داخوازیەکانیان لە وڵاتە بڵاو دەکەنەوە. دیارە جۆرێک لە لێکدانەوە هەیە سەبارەت بە خۆپیشاندانەکان کە هاوپێچ و هاو ئامانجوێ لەگەڵ و هێرشانی کە ئێران کردێنی و خاکێرەمی کوردستان و بە دیاریکراوی بە ئامانجگرتنی بنگە و بارگای حیزبە کوردیەکان ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو خاکێرەمی کوردستاندا لەسەرم بابەتە بەڕێز دکتۆر عارف باوەجانی کە بەڕێزیان سەرۆکی پارتی سەربەستی کوردستان ڕاستەخۆ لە ئۆسلۆ بەڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە سەرەتا لە وتەکانی جینین پلاسخارتەوە دەست پێ بکەین کە باسی لەوە کرد کە پێویستە ئێران بە زووترین کات هێرشەکانی بۆ نێو خاکی هەرێمی کوردستان ڕابگرێت. قسەکانی جینین پلاسخار چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕاگررتنی هێرشەکان و لەسەر ئێران؟ بەڵێ کاتت باش. دیارە وەکو من لە دوێنێ گۆداری بۆچوونی شەقامی عێراقی و باشووری کوردستانمانە کرد، یعنی هەم عێراقیەکان و هەم باشووری کوردستانی زۆر کەس پێی وابێ دەبێت نێردەی نەتەوە یەکگرتووەکان وەکو هاوڵاتێکی عێراقی یا وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان قسە بکات. بێگومان ئەو وەکو نێردەی گەورەترین ڕێکخراوی جیهانی ئەوانەی لە هەموو وڵاتەکان نێردەی خۆیان هەیە، چاودێری وەزعی وڵاتەکەن وە پێیان خۆشە ئەو وڵاتانەی کە ئەوان پەیوەندیان لەگەڵیان هەیە و دانیان پێداناون وڵاتگەرێکی مستەقر و ئارام بن و بتوانن لە پرۆسەی دیموکراسی کە ئەوان باسی دیەوەکەن کاروباری وڵات بەڕێوە بچێت. ئەمی ژۆک و ئەو نێردەیەک چاودێری وەزعەکەی بێگومان نیگرانەکانی تا ڕادەیەک لە ژێی خۆیدایە و ئەسڵان پرۆسەی حکومداری لە عێراقا بە تەواوی کەوتۆتە ژێر مەترسیەوە و هۆکارە سەرەکیەکەشی هەمومیشە لە 2023 بۆ سەر هۆکاری دەستێوەردانی ئەقلیمی بووە بە تایبەتی ژاهمووی بەرچاوتر دەستێوەردانی ئێران بووە و ئەمە وای کردووە شەقامی عێراقی بە تەواوی فرش و بڵاو بووە و کێشەی شیعە بە شیعە پەرەیسەندووە، کێشەی لە سەرەتاوە سونی و شیعە زۆر لە عێراق بوو و شەڕی خوێناوی لە شەقامەکانی عێراق هەبووە پێشتر و بەردەوام ڕوودەداتەوە. وای لێ هاتووە زۆر بە ئاسانی خەڵکە چێتە نێو بینایی پەرلەمان و چێتە نێو شوێنە گرنگەکان و شوێنە حساسەکان و باڵێزی وڵاتانیش لە عێراقا هیچیان ئەمنیەتیان نەماوە بۆ زۆربیان لە هەرێمی کوردستان داوامەکەنەوە هەموو دەبینین واقعیەتی وایە. باشە قسەکانی جینین پلاسخار چ کاریگەریەکی لەسەر هەڵوێستەکانی ئێران دەبێت و هێرشەکانی ئێران دەبێت لە هەرێمی کوردستان و عێراق؟ ویستم بچمە سەر ئەوەی کە ئەوەی لای ئێران گرنگ نەبووە تا ئیسا لە درێژایی تەمەنیدا ئیدانەکردن بووە بە شێوەی کاغەزی یا بە شێوەی لە دوانی میدیایی. ئێران لە 91ەوە بەبێ بڕووبیان و هەموو ساڵێک گێچەڵی بە هەرێمی کوردستان کردووە، ینی هەر ساڵە بە بیانوویەک. ئێستا و بیانووی حیزبەکانی ڕۆژهەڵاتە، حیزبەکانی ڕۆژهەڵات هەم هەرێمی کوردستان بۆ خۆیان شایدن، هەم لێدوانەکانی نوێنەری پارتی وکێتیش ئەو وایە پشتڕاست کردوتەوە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ کاتێک کێشەیان بۆ حکوومەتی هەرێم دروست نەکردووە. لە 95ەوە خەباتی تەکداریان ڕاگرتووە، ئەوانە بوونیان لە هەفتاکانەوە لە باشووری کوردستان و عێراقا هەیە، ئەوانە بوونەوە ئەمرێکی واقعی شتێکەوە ئاسان نییە بە ئەمری ئێران نەتەوەی کورد لە باشوور بێ هاوڵاتی خۆی دەرکا یا لە ڕۆژهەڵات سبەیمە حکوومەتوانە بێ وڵاتێک بێ داوا بکە بڵێ فەرموو ئەو کوردانەی کە لەوێن. ئەمە هەر لە زمانی عوسمانی و سەفەیەوە باو بووە کە پەنابەری بەشێک چۆتە بەشەکە وڵاتانی زلهێز داوای کرد، بەڵام هیچ وەختێ لەباری کۆمەڵایەتی ئەخلاقی کوردایەتی ئەمە جێبەجێ نەکراوە. بەڵام ئەگەر بێت و وەکو خۆیان دەڵێن لە باشووری کوردستانەوە هێزی پێشمەرگە بەردەوام بچێتەوە ناوخۆ بێتەوە، ئەوە حەقە قابلی قسەکردنە کەشتی وا ڕووی نەداوە. بۆیە ئێران بە تەواوی معنا کەوتوتە شپرزەییەوە لە هەموو لایەک و محکومە، لە ئاسی ناوخۆ بە تەواوی محکومە، لە نێو خۆیان خەریکە کێشەی ئینشقاق لە نێو دەسڵاتی شاد ڕوئەدا زۆربەی کارمەندانی باڵادەست خۆیان ڕادەستی جەماوەر کردووە. ئەمانە وای کردووە کە ئەگەر ئەو پەیامەی جنین بلاسخارت بە جدی وەرگیرێ و دەبێت بڕیارێکی جدی نەکە کاغەزی بێوکە ئەوەی کە بیستمانە هندێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا بڕیانە داوە گەماڕۆی ئابووری و گەماڕۆی سەفەری دیپلۆماتکارانی ئێرانی بۆ دەرەوە پەسەند بکرێت. ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە هەنگاوێکی گرنگە بێت و ئێران قەتیز لە نێو خۆیان ئەمێنێتەوە. واروها بڕیاری دیکەش پێویستە بدرێ بۆ ئێران سنوورێک دانێت بۆ ئەو سنوور بەزانە نەکرد عێراق. ئێران بەسەر عێراقا بازەدا بۆ سنووری سووریا، لوبنان، یۆنە، یەمەن
و بەحرێن و زۆر وڵاتی ترکە ئەمە ئێران خۆی زۆر بە خاوەنی هەموو ناوچەکانی خۆرهڵاتی ناوەڕازانی و بۆیە وردە کردەوەکان ئێرە وای کردووە نەتەوە یەکگرتوەکان بە جدی سەیریکەن و یەکێتی ئەوروپا وەک دوێنێ دیتمان کە لەوێش بە جدی باسکراوە ئەمە وای کردووە دنیای زاڵە هێنا و زۆر لە دۆستانی ئێرانش کە لە جنوبی ئەمریکان بەڕاستی نگرانیان دەبڕیوە ناڕەزایەتیان دەبڕی چاوەڕێ دەکرێت دەم هێرشانی ئێران درێژەی هەبێت لە نێو هەرێمی کوردستاندا بەڵێ من بێگومان ئەوە ئێران حتا لە ناوخۆی بریندار بێت هەروە بووە لە مەسە بۆ نمونە لە ناوخۆی کارمەندی باڵای ئەتۆمی کوژراوە یەکسەر هەولێر و سلێمانی موشک باران کردووە یا تۆ باران کردووە یا درۆن بارانی کردوون یعنی هەموو ناڕەخۆشیەکان و بڵێم هەموو شکستەکان و فەشەلەکانی خۆی بەسەر کورد دەتاقیکاتەوە بەڵام من دڵنیام هەم ئێران لەو سیاسەتەی بەردەوام دەبێت و هەم پەیامی توندی نێودەوڵەتی بەرامبەر ئێران زیاد دەکات و دەبینی ڕۆژ تا ڕۆژ بەرەو پرەسەر هەموو کونسوڵخانانە لە نێو هەرێمی کوردستان و عێراقا بوونیان هەیە نوێنەری تایبەتی عێراقیش لە نێتەوە گرتوەکان باسی لەوە کردو کە پێویستە سنوورێک بۆ ئەم هێرشانی ئێران و تورکیا دابنرێت ئەم داوایی نوێنەری تایبەتی عێراق لە نێتەوەی گرتوەکان چکاری گەریەکی دەبێت یان تەنها بەیان نامەیە لە هەمان کاتە نێتەوەی گرتوەکان بە هەمان شێوەکە ئیدانی دەکا خۆی لە ئەمری واقعە کاردانەوەیەکی واقعی بەرامبەرم هێرشانە دەشی ئەنجام بدرێت لەوانەیە لە ڕابردوودا چی نوێنەری عێراق و چی نوێنەری هەرێمی کوردستان هەرچی هاواریان کردوەکو پێویست بڕەوی دەکردووە بەڵام پەسەندکردنی لەلایەن نێردرەی نەتەوەی گرتوەکان جنێر بلاخاست ئەوە ئیتر بەڵگەیەکی حەشانەگرە و لە کاتی قسەکانی تا ئەمریکا پشتیوانی کرد فەرانسە پشتیوانی کرد زۆر لە وڵات پشتیوانیان کرد پێم وایە ئەمە بەجددی کاری بۆ ئەکرێت کە سنوورێک بۆ پێشێتکاریەکان لەسەر خاکی عێراق و بە تایبەتیش دوو وڵاتی داگیرکەری کوردستان کە بریتین لە ئێران و تورکیا بەردەوام ئەمە وا ئەخوازێت کە دووبارە هێڵێک وەکو سەردەمی نەوەدوویە کە هێڵی پێم وابێ ئەگەر هەڵە دەبم 38 بوو یا 38 بوو پێم وایە و بە هێڵێکی یاسایی کە هیچ کام لە وڵاتانە یا حتا حکوومەتی مرکزی دەبغا بۆیان نییە بەسەر ئاسمان و سنوورەکانی هەرێمی کوردستانە تێپەڕن ئیستا وەزعی هەرێم وا ئەخوازێت دووبارە داوای پشتیوانی نێودەوڵەتی بکرێتەوە چونکە حقیقەتێکەیە هەرێمی کوردستان لەباری سەربازی و عسکەریەوە چووکە وڵاتێکی سەربەخۆنیە ناتوانێت ڕاستەخۆ چەکی دەوڵەتی بکڕێ وڵاتان و ناتوانێت سوپایەکی سەربەخۆی بەهێزی هەبێ مقابلی وڵاتانە ئەمە بووە حاڵەتێک کە وڵاتانە ئیستیقلالی وەزعەکەکەن وەنە ئارامی سیاسی نێوان بەغا و هەرێم ئەمەش هۆکارێکە کە زیاتر ئێران لە ڕێگەی گروپە تایبەتەکانی خۆیەوە لە عێراقا کێشەکانی سیاسی و ئەمنی و سەربازی بێژگەلەوەی کە خۆی تۆپەرانەکە لە بەغای چۆ کێشە بۆ هەرێم دروستەکە باشە دکتۆر لێکدانەوەی ئێوە بۆم هێرشانی ئێران شێ لە کاتێکا کە ناوخۆی ئەو وڵاتە لە ئێستا لە بارێکی گونجاوانیە بۆ ڕژێم و حکمی ئێستای ئێران ئێران وەکوتم لە حاڵی تەواو سقوتی حکوومەتەکەیە چونکە ئەمە جاران ئەگەر ڕاپەڕین لە ناوچەیەکی بندەسا بکرایە هەوڵە دریا سەرکوب کرێت یا بڵێن لە کوردستان بە لە حواز بە ئیسا شتەکە بووە بە سەرتاسەری و ئیستا دوێنێ و ئەمڕۆژ دیتومانە خوێندکاران و زانکۆکان خوێندکارانی ناوەندی خوێندکارانی پێزانکۆ زانکۆ و خوێندنی باڵا بە تەواوی هاتوۆتە سەر شەقا مامۆستاکانیان ئەوانەی سەر بە حکوومەتن ئەسڵ لە بینایی زانکۆ دەریان کردوون ئەو هێرشانە هیچ پەیوەندیەکی بە خۆپشاندانەکانی ئێرانەوە هەبوو ئەوە بیانویەک بوو کە ئێران گوایە وەکو بیانویەک دەیگوت بۆ ئەوەی ناوخۆی ئێران ڕازی تاکە ئارامیانە لە کوردستانە هەن دەستبەرداری حیزبەکانە بەڵام دوایە دیتی خۆ حیزبەکان دەستیانوە نەداوەتە تەبریز و تاران و نازانم ئەڵبورز و ئەو شوێنە دوورە دەسانەی کە لە هەرێ ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە سەدان کیلومتر دوورن ئیدی ئەی بیانوی بوو ئەوانە چیە خۆ ئەوانەش دەستی حیزبە کوردەکان وانی ئێوێ بە جۆرە لە جیرەوەکان چەندین سیناریۆ تاقی کردوەوە لە هەموو سیناریۆکانی شکستی هێناوە باشە دکتۆر دەمانی خۆی کە لە تیارە ئۆکرانیەکاندا سیناریۆ دوای سیناریۆ لەسەر زۆر لە کوشتنی کاربندە باڵا دەستەکانی خۆیان خەڵکیان دێنا سەر شاشی تەلەڤیزیۆن کە خەڵک بوو کە پێش ئەو ڕووداوی گیرا بوو دەیانگوت ئەمانە ئەم کارمەدانن ئێمەیان کوشتۆ بوو ئەوەی وا ئیشاندن کە ئێران کۆنتترۆلی بەسەر وەزعەکە هەیە بەڵام بەڕاستی بە تەواوی کۆنتترۆلی بەسەر هەموو وەزعەکە لە دەستداوە و دەنگۆی ئەوەی شەیەکە کێشە و انشقاق لە نێو بەرپرسە باڵەکان ڕووی داوە و بەشێکی زۆریان مناڵی ژوورناڵی خۆیان ناردۆ بۆ ناوچەکانی ئەرمەنستان و زۆر وڵاتی دیکە و خۆیان ئامادەکرد ئێوە لێکدانەوەتان بۆ گشتیم خۆپشاندانانی شقامی ئێرانی چییە و دەبینین لە ناوەندەکانی خوێندندا کە تایبەتە بە کچان ببوورە بە هەمان شێوە خانمانی سەرپۆش بەسەر وەکو ئیدانەکردنێک بۆ مردنی ژینا ئەمینی هەڵوێستیان هەیە
یعنی ئەم خۆپیشاندانانە ئاراستەکەی بەرەو کوێ دەچێت؟ حکوومەتی دەتوانێت ئەم جارە خۆپیشاندانەکان سەرکوت بکە کۆتاییان پێ بهێنێ؟ ئەوڵەن لە خۆپیشاندان ترازەوە بەڕاستی بووە بە شۆڕشێکی سەرتاسەری بەلایەکە بەلای دیکەیشە بە پێی پێشبینی زۆر کەس و پێشبینی ئێمەش چونکە ئەم دۆزە بووە بە دۆزێکی سەرتاسەری ئێرانی جاران خۆپیشاندان ئەکرا و سەرکوب بەکرا یا لەبەر گرانی بوو یا لەبەر لە سێدارەدانی لاوانی نەتەوەیەک بوو مەسەڵ نەتەوەیەک یا شارێک یا دوو شاریان چەند شاری کوردستان یا شوێنێکە کرا ئێران مسەیترە بوو بەسەریا هێزی لە شارەکانی ترۆ هێنا سەرکوبێ کرد بەڵام ئێستا شەکە بووە بە سەرتاسەری لە ئاسی ئێران و هەروەها بووە پشتیوانی نێودەوڵەتیش تەدا یعنی سولیداریتی نێودەوڵەتی لە حد بەدەر زیاد بووە ئەمە پەیامێکە گەێنێت کە ئەم شۆڕشە لەوانەیە چەند مانگێک درێژەی نەبێت و وردە وردە کۆتایی بە تەمەنی حکومداری کۆماری ئیسلامی ئێراندا بێت و هەڵ ئێستاوە لە دەرەوە قسە لە بە کۆتایی هاتنی ئەوان چی بەسەر ڕەوشی ئەمنی ئەو وڵاتەیە یا ڕەوشی سیاسی دەزانین کە ئێران لێسا ئەم ڕژێمەی ئێستا حکوومەتی ئێستا لە گەمارویەکی توندایەوە خەریک بوو پێی دەنا نێو ئەوەی کە دووبارە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا لەگەڵ ئەمریکادا زیندوو بکاتەوە لە دوای ئەگەر شەقامی ئێرانیم خۆپیشاندان و جەنابێنەوە برد بە شۆڕش ئەگەر تێیدا سەرکەوتوو بوون و ئەم ڕژێمە نەما بەدیلی ئەمان چی دەبێت؟ یعنی بەڵگەی پشتڕاستکەرەوە شتی مقنیع چیەکە وەکو وڵاتانی وەکو سووریا و عێراق و لیبیا بەسەر نەیە؟ بەڵێ بێگومان ناتوانین حەشالەوە بکەین کە حکوومەتەکانی داگیرکەری کوردستان جۆرە سیستەمیان هەبووە لە پاش ڕوخانی خۆیان چەند ساڵە و ناوچە ئارامی بەخۆیەوە نابین یارۆکو بوون من عێراق دیتمان بە سەردەمانی حکومی مەحەلیەوە حتا ساڵی 2000 کۆتایی 2005 عێراق بە شێوەیەکی نائارام بوو بەڵام وردە وردە بە دامەزانی حکوومەت هەتا 2014 باشە چوە پێشەوە دووبارە لە 2000 پەروەردە و سیستەمێک کە مەسەڵەن ئێران لەو سەردەمەوە حکومەکە 43 ساڵە تا ئێستا نەوەیەکی دروستکردەوە بەو شێوە بەو فکرە من پێم وایە ئێران هاوسنوور لەگەڵ زۆر وڵات ئێران ئەمنیەتی ماوەیەک هەر ناوچە و پێوتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە ئێران وەکو یەکێتی سۆڤێتی 92 بەسەردێت ئەگەر نەتەوەکانی بندە زیرەک بن کۆنتڕۆلی ناوچەی خۆیانەکەن و حتا حەقی تقریری مەسیری هاوڵێن مافی چارەی خۆنووسی خۆیان احتیمالی زۆرە ڕاگەین و ئەوەش هۆکارێکە کە زۆربەی دەوڵەتان ترسیان لەوە هەیە کە حکوومەتەکەی ئێستا بڕۆکێ ئێران بۆ پارچە پارچە ئەبێت کە هیوادارم واش بێت چووکە لەوەتی ئەو نەتەوە بندەسانە هەن هەمیشە هاوڵاتی دەرەجە یەک و بوون و دەرەجە دوو بوون ببورن و هەمیشە بە چارێکم سێریان کراوە خاڵی دیکەش کە بەڕێسە نامەژەتان پێکرد ئەوەیە لە تا ئێستا ئالتەرناتیڤێک یا ئۆپۆزیسیۆنێکی ئازادی خواز و دیموکراتی خواز کە مافی گەلان لە بەرچاوگرێ لە بەرچاوە نییە ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری ئێرانین بەڕاستی ئەوانەی شێڕوانیان بۆ مافی گەلی کورد و گەلانی دیکار وایە و پیان وایە ئێران یەکە بە یەک نەتەوە بێ یەک زمان بێ یەک میلەت بێ لە ئیستا تۆزێک نەرمیان نواندووە کە ئەگوای ئاماژە کەواتە خەڵک بۆچی ئێستا داوای نەمانی فعلەن داوای نەمانی ڕژێما دەکەن بەر لەو باوەڵامی و پرسیارەوە بێگومان دەبێ ئەوانەی دێنە سەر حکم فێر بن کە گەلی کورد چۆن لە زمانیشا هەر بەردەوام بۆ لەسەر مافی خۆی وە لە زمانی خومێنیشا کۆڵی نەداوە سەر ئەو ئیعدام و دەربەدەریە هەر حکومەتێکی تر بێتە سەر حکم ئەگەر مافی گەلی کورد و گەلانی دیکە بە تایبەتیش بە ڕۆژهەڵات ئێمە وەکو باشوونین هەردوونەتەوە هەبێ کورد و عەرەب هەبێ لە ڕۆژهەڵات حەونەتەوەی سەرەکی هەن کە ئەتوانین بەم حەونەتەوەوە زیاد لە 69 لە سەدی پێکاتەی جغرافیا ئێران پێکبێنین یعنی کەوابوو ئەوەی کەمینە بێ لە ئێران فارسە من زۆر جارە و باسەکەم بە هەڵە لێم وەرەگیرێت بەڵام نابێت لە تووری تاریخ ئێرانە هەمیشە فارس حاکم بێ و بڕیار دەربێ جا بۆیە نەتەوە بنتەسەکان خۆیان ئامادە کردووە ئەوەی کە من پێوەنیمەیە لەگەڵ لایەنە حوازەکان بەلوچیەکان ئەوانە خۆیان ئامادە کردو بۆی کە بەڕاستی کنترۆلی ناوچەی خۆیان بکەن و حکوومەتێکی کاتی لە ناوچەی خۆیان ڕاگەێنن و ئەگەر بێت و نەتەوە یەکگرتوەکان و جیهان دەستێوەردانێکی کردیا هاتە پێشەوە کە بۆ یەک ئێرانی کۆنفیدرالی یا بەرحاڵ بڵێ فیدرالی بە شیاوچەوەکی گەرانتی باوەڕ پێکرا و ئەمانەت و ژیانی ئابووری و ئازادی و سیاسی نەتەوەکان پارێزێت لەو کاتەقنەعەتێکە بێت بۆ شێوە. دکتۆر زۆر جار لە کاتی شۆڕشێکە ڕاپەڕینێکە خۆپیشاندانی هەر گۆڕانێکی چی لێ ناو دەنرێت کە لەژێر فشاری شەقاما بێ هاوڵاتیان داوای بکەن گۆڕانی سیاسی کە لە نێو ناوچەیەکە ڕوودەدات ئەو ڕۆژەی کە دوای ئەو بارودۆخە دێتە ئاراوە ڕۆژێکی چاڕوان نکراوە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەم تا زۆرێک ڕەنگە سیستمی دیموکراسی بەپی پێویستیدا جێبەجێ نەکرێت ئاڵوگۆڕی دەسەڵات و حیزبایەتی و گۆڕانکاری سیاسیەکان بە ئاسانی هەزم نەکرێن دوای ئەوەی کە گۆڕانکاریەکە لەژێر فشاری شەقامات دێتە ئاراوە ئەوەی ڕوودەدات دوای فشارەکە دوای گۆڕانکاریەکە شتێکی چاڕوان نەکراوە پێشبینی دەکەن ئێستا ڕۆژی سیاسی و ئابووری و ژێرخانی
ئێران ئەم گۆڕانکاریە هەز مەکات؟ من پێم وایە هەر حکوومەتێکی تر دروست بێت دەستی وەرگرتووە لەبەرەوەی کە هیچ حکوومەتێ بەقەت کۆماری ئیسلامی بەهێز نابێت لەباری سەربازی لەباری دیکتاتۆری لەباری دەوڵەندەی بۆی ئەوانش کە دێنە سەر حکم ئەبێت لەوە فێر بن چۆن گەلی کورد لە باشوور لە زمانی سەدام حوسێن کۆڵی نەدا و لە ئێستای شار کۆڵی نەداوە باو هەموو کێشەکە لە سەرێتی بوو هەر حکوومەتی بێتە سەر حکم حتمما ئەگەر حکوومەتێکی بێ بە زۆر خۆی بستەپێنێ دەبێت چاوەڕێەوە کە گەلی کورد بەردەوامە بێ لەگەڵی ئەمە بەلایەکە بەلای دیکەمە پێم وانییە حکوومەتێکی تر لە ئێران دروست بێ بتوانێت حکوومەتێکی دیکتاتۆر بێت لەبەرەوەی ڕوخانی ئێران ئارامی ئەخاتەوە نێو سووریا و زۆر وڵاتی تر کە ئێران وەکو لوبنان یەمن ئەو وڵاتانە ئارامە بنەوە و هیچ وەختێک دنیای دەرەوە پشتیوانی لەوە ناکات بەهێز و عێراق ئەوەی تر عێراق بۆ خۆیان دەستی سەرکیان تێدایە وە من لەو باوەڕانی میتر هیچ وڵاتێکی تر پشتیوانی وڵاتێکی وا بکات کە جارێکی تر ناوچەکە پشڵەکەێنێتەوە هێز و دیپلۆماسیەت و توانای حیزبە کوردیەکان چۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گۆڕانکاریە لە وڵاتەیە بەو هەموو کەم و کوڕێکە هەیە ئەتوانم بڵێ ئێستا گەلی کورد بە پلەی یەکەم و گەلی بەلوچ بە پلەی دووەم دوونەتەوە و گەلی حواسەروا سێنەتەون کە بەڕاستی ئامادەیانەیە و بە تایبەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ناوەندی هاوکاری هەیە ئێمە لە نێو ناوەندەکانین بەڵام بە هەمومان و پشتیوانیمان لە بڕیارەکانی ناوەندی هاوکاری کردووە لەبەرچی لەبەرەوەی یەکدەنگی کورد چێتە پێشەوە من هیوادارم و پێشەی جوتومە کە ناوەندی هاوکاری ئەو هەلە بخۆزێتەوە و هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بانکات هاوشێوەی بەرەی باشووری کوردستان کە لە ساڵی 91 بەرەکە زیندوو کرایە و بە پەلە دامەزرا بەو شێوە بەرەیەک یا ئەو ناوەندە بەرینتر بکرێ بۆی بەرەیەک و یەکدەنگی و یەکگوتاری کوردی کە ئێستا دەبینین لە ئاسی دەرەوە لە ئاسی ناوخۆ یەک ئەوە بکرێ بە شتێکی کردداری و بە پلتفۆرمێکی کارکردن لانێکم حکوومەتێکی کاتی بۆ ڕۆژهەڵاتی لۆبی و فشارەکانی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا چی بووە؟ یعنی زۆر باز جۆرێک لە ڕخنیش لە حیزبە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگیرێت بەوەی کە ئەوان تا ئێستا نەیانتوانێت بە پێی پێویست جێپەی خۆیان هەم قایم بکەن هەم پشتیوانێکی باش بن بۆ دەنگی شەقام هەم بۆ هاوڵاتیان لۆبیەکانی ئەوان لەسەر ئاستی نێودەوڵەتی چی بووە تا ئێستا؟ من ئەرزم کردی وتم سەرڕای هێندێکەم و کوڕیکەیە بەڵام بەڕاستی لە ئاس ئەم ڕووداوانە یەکدەنگی لە نێو ڕۆژهەڵاتی کوردستان بە باشی بەدی کراوە هەم لە ئاس دەرەوەی وڵات لە ماوەی ئەوە 9 ڕۆژە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپایی بەردەوام خۆپیشاندانە بەردەوام ناڕزایی دەدرێت بە وەزارەتی دەرەوەی وڵاتان بەردەوام لە بەردەرکی باڵێۆزخانەکانی کۆماری ئیسلامی لە وڵاتانە خۆپیشاندانە و بۆ لە وڵاتانی ئەمریکا بۆ نمونە لە کەنەدا نزیک زیاد لە 50,000 کەس هاتوۆتە سەر شەقام ئەمەوە لەوێ ئەبینین کوردەکان کە بەڕاستی هەمویان بەشدارن تێدا بە یەکگرتوویی ئەمانە بەڵام هندێک هۆکاری شەیە کە بۆ نمونە کێشەی حیزبەکان ڕێوەڕووی پێوە دیارە بۆ نمونە من بۆ خۆم زۆر پێم ناخۆشە لە خۆپیشاندانەکانی دەرەوە لۆگۆی حیزبەکان بەشداری ئەکرێ ئێمە وەکو پارتی سەربەسی لەوەتی هەین یەک جاریش لۆگۆی خۆمانە وردەنێ ئەو خۆپیشاندانانەوە هەر بە ئاڵای کوردستان دەچین پێویستە کورد هەمووی بە یەکگرتووی بە یەک ئاڵا بچێتەوە نەچێتە ژێر ئاڵای ئەو حکوومەتانەی کە کوردیان ئێزام کردو کوردیان لە سێدارە داوە بەڵام پێویستە کورد لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی جۆرە ڕێکەوتنیەکی گەرانتی هەبێت من ئەڵێم حەزەکەم ئەوە ڕوون کەمەوە کە زۆر جار هەڵا لەوە شتەیەگەیرێ من پێم وایە کورد بەبێ پشتیوانی هێزەکانی گشتی ئۆپۆزیسیۆنی سنووری جوگرافیا ئێران ناتوانێت گۆڕانکاری لە حکوومەتە بکات بەڵام پێویستە ئەوەی دەکرێت هەمان شێوەی کوردەکانی باشوورمان بەسەر نەیەدی ڕۆژاوان بەسەر نەیە گەرانتیەکی بەکردەوەی بە کەتبی بێت کە کڵاو نەخرێتە سەر بە قەولی بێ ئەدەبیانە نەبێ کڵاو نەخرێتە سەر کورد و دوای حکوومەتێکی تر دامەزراوە هێزی ئەمنی یەکێکن لە ڕەگەزە سەرەکیەکان بۆ پشتیوانی هەر حیزبێک هەر دەوڵەتێک هاوڵاتیان هێزە ئەمنیەکانی ئێران ئێستا لەگەڵ کێن دەنگیان لەگەڵ شەقامدایە یان لەگەڵ حکوومەتی ئێستا هێزەکانی ئێران هێزێکە هەبوو وەکو هێزی نیشتیمانی پێش هاتنی کۆماری ئیسلامی ئەرتەش بوو بەڵام کاتێک کۆماری ئیسلامی هاتە سەر حکم ئەرتەشی خستە لایەوە سوپای پاسەڕاین دروست کرد یعنی ئەتوانم بڵێم 80% بودجەی سەربازی لە ئەرتەش وەرگرتەوە خسی اختیاری سوپا بۆی سوپا هێزێکی نیشتیمانی هێزێکی تایفی شیعی تایبەتی بە نظامە و هەروەکو دیتمان لە 2014 عێراق حکوومەت یعنی جێشی عێراقی کەمبایەت کردەوە و حەشی شعبی دروست کرد کە حەشی شعبی حەشی ویلاییە جا لەبەر ئەوەیە ئەرتەش تا ئیساش لەگەڵ خەڵکە و زۆر لە کارمەندانی ئەرتەشیش بانیان کرد و سزایان داون و زۆر لە پۆلیسی ناوخۆ هێزانەکانی بەڕاستی خۆیان ڕادەست کردووە و ڕوتبە و پلەکەی خۆیان هێناوەتە خوارەوە و فڕیان داوەتە لێو زبڵدانە و توانە ئێمە پلەیەکمان ناوێت کە خەڵکەکەی خۆمانی پێ بکوژرێ بۆیە بە تەواوی کوردەوەدا خەریکە ڕژیم لەو گومانایە کە لە ناوخۆش و هێزە دەسەدا بەڕێز دکتۆر عارف باوەجانی کە بەڕێزیان سەرۆکی پارتی سەربەسی کوردستان من ڕاستەخۆ لە ئۆسلۆ بەڕێگەی سکایپ میوانمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش بەس ببوورە من دکتۆر نیم بۆی هەڵەتی لەگەێ دەست خۆش سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونت